إنما المؤمنون إخوة. لە چوارچێوەی چالاکیەکانی هەفتەی سۆزێک بۆ نەتەوە و نیشتیمان لە شاری سلێمانی سیمینارێک بۆ ناسان و خوێندنەوەی کتێبی سۆزی نەتەوایەتی و بیری ناسیۆنالیزم لە تەرازوی ئیسلامدا بەڕێوەچوو. هەفتەی سۆزێک بۆ نەتەوە و نیشتیمان بەرهەمی هاوبەشی مەکتەبی پێگەیاندنی کادران و بەشی ڕاگەاندنی مەکتەبی سەرۆکی کۆمەڵی دادگەریە و هەوڵەکە بۆ دیاریکردنی سنوورەکانی نێوان ئینتیمای نەتەوەیی و بنەما شەرعیەکان. دیارە لەو هەفتە چالێکی کە مەکتەبی ڕایەنان و مەکتەبی سەرۆک ڕایان گەیاندووە هەفتەیەک بۆ سۆزی نەتەوەی و نیشتیمانی هەساین بە خوێندنەوەی بۆ کتێبێکی بەڕێز مامۆستا عەلی باپیر کە کتێبێکی دانوسخەیە لە بواری سۆزی نەتەوەیەتی و بیری ناسیۆنالیزم لە تەرازوی ئیسلامدا کە لە سەرەتای هەشتاکانی سەدەی ڕابردووە نووسراوە بۆ ئەمڕۆ جێگە و گرنگ بایەخێکی تایبەتی هەیە بەتایبەتی توانی ئەم تێزە وەکو پرۆژەیەکی نیشتیمانی و نەتەوەی بۆ گەلی کورد لەبەرچاو بگیرێ و بۆ ئەم قۆناغە بتوانن کە سوودی کاریگەری خۆی هەیە و سوودی لەوە بگرین بەتایبەتی ئێمە وەکو لایەنێکی ئیسلامی واروەها وەکو بەشێکی گرنگی کۆمەڵگەی کوردی وەکو یەکێک لە ئەرکانمان کە بریتێ لە هاوسۆزیمان و هەڵوێستمان لە پرسە نەتەوایەتەکان پرسی نەتەوەی و سۆزی نەتەوەی کتێبەکە تیشک دەخاتە سەر ئەوەی چۆن ئیسلام ڕێز لە تایبەتمەندی نەتەوەکان بگرێت بەڵام ڕەگەزپەرستی ڕەت دەکاتەوە. شارەزان جەخت لەوە دەکەنەوە کە ئیسلام و ناسیۆنالیزمی میانڕە و دەتوانن بۆ خزمەتی نیشتیمان تاوەکاری یەک بن. ئەم جۆرە سیمینارانە ضرورە بۆ کۆمەڵگا بۆی بەڕاستی ئەوەی ئیسلامی ئەوەی مسلمان بەرچاومان ڕوون بێ کە بەڕاستی ئاینی پیرۆزی ئیسلام هیچ کات تێگیرانی نەبووە لەگەڵ نەتەوە و لەگەڵ گەل و لەگەڵ زمان و لەگەڵ کولتورە ئەوەی کە ئەبێتێتە بیان و یاکرێتە ئەڵگە لەسەرەوەی کە میلەتی کورد دژایەتی ئەکرێ و ئەچەوسێنرێتەوە و لەناوە برێ قات و قڕەکرێ ئەو بەڕاستی دوورە لە ئیسلامەوە هەڵوێستی ئیسلام دەربارەی کێشەی نەتەوایەتی میلەتی کورد هەڵوێستێکی ڕاستە دروستە. ئێمە خۆی پەروەردگار بە کورد دروستی کردوین لە کوردستان دروستی کردوین هەر خۆی واجبی کردووە لەسەرمان نیشتیمانەکەمان خۆش بێت. کۆمەڵی دادگەری کوردستان لە پاڵ پرسی ئاینی بایەخی زۆر بە پرسی فکری و نەتەوایەتیەکان دەدات بە مەبەستی دروستکردنی هاوسەنگی لە نێوان ناسنامەی ئاینی و نەتەوایەتیدا. لە کۆتاییدا کتێبەکە وەک سەرچاوێکی گرنگ بۆ کادران و خوێنەران ناسێنرا تا لە مەلملانە فکریەکانی سەردەم تێبگەن. ڕامیار عوسمان کەناڵی پێیام سلێمانی.